سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ و ئومێدەکەم بەیانیەکی باش و پڕ لە ئاسوودەیت بگوزارێنن. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عزیز و زۆر خۆشەویست دەگەمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەشتان پێشکەش دەکەم. لە بەرنامەی باس و خواسی ئەمڕۆماندا باس لە ئایندەی خێزانەکەین لە بەردەم ئاڵۆزیە دەرونیەکاندا. بێگومان ئاڵۆزیە دەرونیەکان ئەو ڕەوشەنە لەبارەی دەروون کە هەریەک لە تاکەکانی کۆمەلگا وەکۆڵە پێوە دەناڵێن سەرنجام ئەوەی کە تێیدا دەبێتەوە بە قوربانی بریتە لە خێزان چونکە خێزان کۆکەرەوەی یەکەم یا قوتابخانە و فێرگەی یەکەمی هەموو ئەو تاکە دەروون ئاڵۆزانەیە کە ڕۆژانە لە کۆمەلگەدا بەرخورد لەگەڵ خەڵکی دیکەدا دەکەن و بۆیە یەکەم سوتەمەنی و یەکەم قوربانی ئاڵۆزیە دەرونیەکانی هەر تاکێک ئایا وەکو ژن بێ وەکو پیاو بێ یان منداڵ و هەندامێکی تری خێزان ئەوە خێزانە پێوە دەسووتێ و سەرنجام ئەبێ هەر خێزانیش باجەکەی بدا ئایا بە جیابوونەوە و تەلاق بێت یان بەو کوشتن و بەو ڕووداوە تراژیدیانەی کە لە کۆمەلگەکەی ئێمەدا هەن زۆر بەداخەوە. ئێمە لەم بەرنامەیەدا باس لەوە دەکەین کێشە کۆمەڵایەتیەکان ڕقەبەرایەتی و دوژمندارەتی یان ململانەیەکی ناشەریفانەی کۆمەڵایەتی لە نێوان تاکەکانی کۆمەلگەدا ئاڵۆزی دەرونیمان بۆ دروست دەکەن تاکێکمان بۆ دروست دەکەن دەروونێکی ئاڵۆزی هەبێ یان ئەمە بە پێچەوانەوە دەروون ئاڵۆزکراوێک وا دەکات سەرنجام کە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی لەگەڵ دەوروبەرەکەیان نەبووە هیچ دژایەتێکی نەکراوە هیچ منافەسە و ململانەیەکی لەگەڵان نەکراوە بەڵام بەهۆی کۆمەڵێ ئازاری دیکەوە کە ناڕاستەوخۆ ڕوبڕووی کراوەتەوە دەروونێکی ئاڵۆزی بۆ دروست بۆ سەرنجام ئەم دەروون ئاڵۆزیەی دەبێتە هۆی ڕووداوێکی نەخوازراوی کۆمەڵایەتی کە ئێمە ڕۆژانە لەسەر شاشەی میدیاکان دەیبینین. ڕۆڵی میدیا و زنجیرە دراماکان لە بەردەم یان بۆونە لە بەرامبەر ئەو ئاڵۆزیە دەرونی و پاشان کێشە کۆمەڵایەتەکاندا چییە؟ میدیا چۆن دەتوانێت بە جۆرێ لە جۆرەکان هەواڵێکی تراژیدی کۆمەڵایەتیمان پێ بگەێنێ وەکو ئەڵێ بکوژەکە کەسی تاوانبارمان لا نەکاتە کەسێکی خۆشەویست و پاڵەوان کە منداڵ و تاکەکانی تری خێزان بە شانازیەوە باز دەوە بکەن کەوا ینی خۆزگەی ئەوە بخوازن کە بچنە شوێنی بکوژەکە چونکە ئەوەندە میدیا جوان ڕازاندوێتەوە ترشوخۆی پێوە کردووە کەوا بە کەسێکی سەرکەوتوو بە کەسێکی پاڵەوان بە کەسێکی مجاهد ناوی بەرن و یان بۆونە بیش و بهێنن بە خەڵک و پیشانی خەڵکی بدەن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز ئارام میرزا شارەزای دەرونیم کردەوە و پێکەوە باز لە ئایندەی خێزانی کورد لە بەردەم ئاڵۆزیە دەرونیەکاندا دەکەین. مامۆستا ئارام زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. بەڕێزی زۆر بەرنامەکەت ڕازاندەوە. سوپاس دەکەم. خێزان لە بەردەوامبوونی ئاڵۆزیە دەرونیەکاندا بە وەکو تەوەری بەرنامەکەم کەمە پرسیاری یەکەمم بەرەوکوێ هەنگاو دەهابێ خێزانێک کە ئاڵۆزی دەرونی تێیدا گەشت بێتە ترۆپ و لووتکە دەتوانێت بەردەوام بێ یان بۆمنە لەکوێدا پەکی دەکەوێ و وەکۆڵێ دەرەنجام و کاریگەری و ئاسەوارەکانی ئەم پەککەوتنەی لە چیدا خۆیە بینێتەوە. بڵێ ئاشکرایە جوانت فەرموو کە باسیەوەت کرد کە خێزان وەکو یەکەم هەنگاوی هەموو ئەو دەرهاوێشتە کۆمەڵایەتی و دەرونیانەی لێ ئەبێتەوە کە تیایدا مناڵی تیاپەروەردە دەبێت ئازارە دەرونیەکان و باشیەکانی مرۆڤ هەموو باشیە مرۆڤایەتەکان و هەموو خراپیەکانی کە لە ئازارە دەرونیەکانە خۆیە بینێتەوە هەر هەمووی سەرچاوەکەی خێزانە. مرۆڤ لە تەمەنی منداڵیدا لە ناو خێزانێکدا ئاشکرایە کە پەروەردە ئەبێ تا خێزانەکە وەکو دایک و باوک باسەکەم وەکو دوانەی کە مناڵەکە پەروەردەکەن تا خاوەنی دەرونێکی تەندروستتر بن مناڵ یا کۆمەڵە مناڵێکی جوانتری تیا پەروەردە دەبێ لە پاشە ڕۆژدا کەسانێک لەو خێزانەوە پەروەردە دەبن و گەورە دەبن کە سوودێکی زۆریان بۆ کۆمەڵگە و بۆ خۆیان دەبێت و دوورتر ئەبن لە ئازارە دەرونیەکان. لێرەدا ئەبێ شتێکمان بیر نەچێ مرۆڤ نییە لە دنیادا پێرفێکت بێ فول مواسەفات بێ هەموو سیفەتە باشەکانی تیا بێ و بەواتایەکی کە مرۆڤ نییە لە دنیادا کێشەی دەرونی نەبێت دەرونێکی لە 100% تەندروست بوونی نییە بۆ لەبەرەوەی
حتا گەر من دایک و باوکێکی زۆر تەندروستیشم هەبوو بێ خۆ لە کۆڵانێکا ژیاوم لە گەڕێکێکا ژیاوم کۆمەڵی خەڵکیەکەی تیا بووە جیاواز لە دایک و باوکم کە کاریگەریان نەتەوێت لە کۆمەڵگەیەکا ژیم کۆمەڵێک کە هەیە بە تایبەت ئێمەی کورد مێژوویەکی پڕ لە نامرۆیی و نامەتی و دەربەدەری و ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ لەبەرەوەی مرۆڤ بگۆڕترین فاکتەری دنیاە لە هەموو شتەکان زیاتر ئەگۆڕێ تەنانەت تۆی بەڕێز ڕەنگە دوێنێ کارێکت کردبێ ئەمڕۆ یان نەتوانی بیکەی یا لێی پەشیمان بی کەواتە گۆڕانکاریەک لە خودی خۆتا بێ لە کردەوەکانی خۆت پەشیمانی یان ئەڵێ خۆزگە دەرفەتێکم بۆ ڕەخسێوەکو پار بمتوانێت وام بکردایە کەواتە دەرفەتەکانی دەوروبەریش کاریگەریانەیە لەسەر دروستبوونی دەروون یا دامەزراندنی دەروونێکی تەندروست لە مرۆڤدا بۆیە بە دەرەجەی یەکەم پێویستە مناڵەکان لە دایک و باوکێک ببن کە دایک و باوکەکە دەروونێکی تەندروستیان هەبێ دەرونی تەندروست یەکەم زەمینە یەکەم مەرج بۆ ئەوەی دەروون تەندروست بێت بۆ ئەوەی دڕندەیی لە مناسەر هەڵنەیاوەکو باوکێک دڕندەیی لە مناسەر هەڵنەیاوەکو دایکێک چییە؟ خۆشەویستیە ئەبێ خۆشەویستیەکی ئەو تۆی مرۆیی لە نێوان ژن و پیاودا هەبێت کە ئامێزێک بێ ئەو خۆشەویستیە بۆ پەروەردەکردنی مرۆڤی تەندروست و جوان و سەرکەوتوو لە ژیاندا کە ئازارەکان کەمتر بێ ڕەتەمان سارام خێزان بە هەڵگرتنی کۆڵی ئاڵۆزیە دەرونیەکان بەرەوکوێ هەنگاو دەهاوێ ئایا دەتوانێت هەتا منزڵ کورد قسەیەکی هەڵێ باری لار ناگاتە منزڵ کورد ئەگەر بۆنە خێزانی کورد بارێکی قورسی ئاڵۆزی دەرونی لە پشت نابێ و بێ بشگاتە منزڵ ئەگاتە منزڵ یان بەرەوکوێ هەنگاو دەهاوێتەوە بە دڵنیاییەوە ئەو دەروونانەی کە خاوەنەکەی دایکێکە یا باوکێکە ناتەندروستە و تیایدا ناتوانێت مناڵێک بە تەندروستی پەروەردە بکات مەحاڵە بتوانێت بگاتە منزڵ بۆ لەبەرەوەی ئامێزی پەروەردەکردنی منداڵ خۆشەویستی لە چۆ لە دایکەوە یا لە باوکەوە بە تایبەت لە دایکەوە بۆ لەبەرەوەی خێزانی ئێمەی کورد تا ئێستاش بمانەوە و نەمانەوێت ژن زیاتر لە ماڵەوەیە دایک زیاتر لە ماڵەوەیە هەر بە تەبیعەتیش دایک یەکەم گیان لەبەرە کە لەگەڵ مناڵە کۆنتاکت دەکات جگە لەوەی کە نۆمان بەسچی لە سچیا پەروەردەی ئەکات کە لە دایکیش ئەبێت شیری ئەیاتێ ئەگەر شیری خۆشی نایاتێ لە ئامێزی دایکە شیر ئەخوات کەواتە مناڵ یەکەم ئاشنایی کە هەیە بە ئاشنایی دڵی دایکێتی لێدانی دڵی دایکی لە هیچی کە نابیسێ کەواتە لێدانی دڵی دایک خۆشترین ئاواز و خۆشترین گۆرانیە بۆ کۆرپەلە نییە بەوە ڕایەت بەوە ڕاهاتووە ئەو ئامێزە چەند جوانە ئامێزێکی تەندروست بێ چەند جوانە ئامێزێک بێت تااقەت و حوسڵەی ئەوەی هەبێ مناڵێکی تیا پەروەردەکان مناڵ پەروەردەکردن بۆ کەسێکی دەروون ناتەندروست قورسە ناکرێ ناتوانێ مەجبورە پەنابێتە بەر لێیان مەجبورە پەنابێتە بەر هەڕەشەکردن مەجبورە پەنابێتە بەر چەوسانەوەی مناڵەکە چون مناڵ هەر لە سەرەتای لە دایک بوونیەوە پێویستی بە ئازادیە پێویستی بەوەیە کە کەسایەتی خۆی بدۆزێتەوە دەست ئاهاوێ پەل ئەهاوێ هەموو ئەو پەلهاویشتنانەی بۆ ئەوەیە بڵێ من چێم ئەوێ بزانێت چیەیە دەست بۆ ئاگرە بە دەست بۆ ئەمە دایکێکی تەندروستی ئەوێ باوکێکی دەروون تەندروستی ئەوێ بتوانێت لە چوارچێوەیەکی مرۆییە مناڵەکە ئازاد کات کەواتە هەموو دەروونێکی ناتەندروست چێن ئەو کەسانن ئەو دایک و باوکانن کە بە مناڵی خراپ لە خێزانێکی ناتەندروستا پەروەردە بوونە ناخۆشترینیان ئەوەی کە ناگا بە مەنزڵ خەتەرترینیان ئەو
ئازار و نەخۆشیە دەروونانەیە کە من وەکو باوکی هەست ناکەم نەخۆشم. ئەمە خەتەرەکەیە. وا ئەزانم تونند و تیژیەکانی من بۆ مناڵەکانم کارێکی باشە. ئەمە لێرە کێشە دروستە. بێ ئاگام لەوەی کە من نەخۆشم دەرونی. بێ ئاگام لەوەی کە من پیاوێکم دڕندەم کە نازانم بە لە ئامێزی خۆشەویستیە مرۆڤی تیا پەروەردە بکەم. وا ئەزانم بە لێیان و بە چەوسانەوەی مناڵ باشتر دەرەچێ. تا ئێستاش بەداخەوە زۆر هەن ئەو کەسانەی کە وەکو دایک و باوک وا ئەزانن چەوسانەوەی مناڵ باشە، سنووردارارێکی نامرۆیی بۆیان باشە و بەداخەوە لەوەش زیاتر بەداخەوە ئەو مناڵانەی کەوا پەروەردەبوونە بە گەورەی و ئازانن جوان پەروەردەبوونە. ئازانن دایکواچە کارێکی باشی لەگەڵا کردوون بۆیە ئەوانیش دیسان لاسایی دایک و باوکی خۆیان دەکەنەوە کە ئەبنە باوک کە ئەبنە دایک هەمان ڕێچکەی دایک و باوکی خۆیان دەگرن و کێشەکە ڕۆژ بە ڕۆژزیایەکە. ئەم کێشە دەرونیانە کە دروست بوو لە گیانی منداڵە بە گەورەی تا زمانێک پێی نەزانێت کە کێشەی دەرونیە هەیە ئەمە ئەبێتە سێبەری ئەو کەسە لە سیستەمی بەڕێوەبردننی ژیانی خۆیدا ڕنگ ئەیاتەوە. ئەو ڕنگیانەوە وای لێکات هەندێک جار کێشەی کۆمەڵایەتی گەورەتری لێبێتەوە، هەندێک جار مافی دەراوسێ و دەوروبەری بخوات، هەندێک جار بە دڕندەیی ماف زەوتکە مافی کەس بە تایبەت مافی منداڵەکان لە خێزان داگەر دایک و باوکەوا بن. بە دڵنیاییەوە ئەمەیە سەرچاوەی دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکان کە لە بناغەدا کێشەیەکی دەرونیە لە دەرونێکی مرۆڤێک کاتدایە کە دەروونەکەی بە سەقەتی ئاڵۆزیە دەرونیەکان نائارامیە دەرونیەکان واکەن کێشە کۆمەڵایەتە گەورەکان بخڵقێنێ یان ئەوە کێشە کۆمەڵایەتیەکانن کە ئاڵۆزی دەرونیمان بۆ خڵقێن. بۆ نمونە زۆر جار مرۆڤێک لە بازاردا هێندە ماندووە کرێ هێندە عزیە دەدرێ دێتەوە دەرونێکی ئاڵۆزی بەرامبەر بە خێزانەکەیە لە ماڵی شەوە هێندەی تر عزیە دەدرێ هەستەکە بوونە ماڵە خەزورانی تەداخلی ژیانیەکەن وەڕێی ناخۆش بۆ کچەکەی دانن سەرنجام دەچێت بوونە لە حوشەی ماڵی خەزوریە دوانسیانێکیان ئەداتە بەرگ و لەو ئەیان کوژێ. مەبەستمەوەی ئەم ئاڵۆزیە دەرونیەی بازار و نێو ماڵ بوو کێشە کۆمەڵایەتەکەی خوڵقاند یان بوونە کێشەی کۆمەڵایەتی بوو کە ئەم ئاڵۆزیە دەرونیە خوڵقان بۆی جارێکی تر کێشەی تری کۆمەڵایەتیمان بۆ بخڵقێنێت. پرسیارێکی جوانە ئەگەر خوێ بێنی بیخەیتە سەر دەستێکی ساخ هیچ ئازارێکی نییە. بەڵام ئەگە برین بوو ئازار کەواتە ئەبێ ئازارە دەرونیەکە بوونی هەبێ ئەو کات کێشەکانی دەرەوە کاریگەری ئەبێ لەسەر دڕندەی من سەر هەڵبا. کەواتە ئازارە دەرونیەکە ئەگەر نەبێ لە کەسێکدا هێورە بێ هێمنە بێ دەرەقەتی هەموو کێشە کۆمەڵایەتیەکان دێ. مەگەر ژیان پرینسیپی ژیان چییە؟ مرۆڤ یانیشی بۆچی پێ باڵێن مرۆڤ بۆ ئەوەی دەرەقەتی کێشەکان بێ. ئەو کەسەی دەرەقەتی نایە بە دڵنیاییەوە لە دەرونیا ئازارێک هەیە خواخوای بیانوویەکێتی بۆ ئەوەی سەر هەڵبا. ئەموو ئەو ئازارانەی دەرەوە ئەو کێشانەی دەرەوە ئەو کێشانەی دەرەوەی گیانی من ئەبنە هۆکار بۆ سەر هەڵدانی ئەو ئازارەی کە حازرە ئەگەڕێ بۆ منفەزێک دەرچێ. کەواتە بناغەی مەسەلەکە ئەوەیە کە ئێمە هەوڵ بین مناڵەکانمان خۆمان خاوەنی دەرونێکی تەندروست بین بەسەر کێشە دەرونیەکانی خۆمانە زاڵ بین ئەتوانین هەموو کێشەیەکی کۆمەڵایەتی چارەسەر بکەین. بیریشمان نەچێ ئەو کەسەی کە دەرونێکی تەندروستی هەبێ ڕۆژ بە ڕۆژ بە هۆی کێشەکانی دەرەوەی عاقڵترە بێ ئەزمون پێیاکە زیرەکترە بێ. کەواتە کێشەکان چاکن هەبێ. گرنگ ئەوەیە من خاوەنی عەقڵێک بم دەرهاوێشتەی دەرونێکی تەندروست بێ بۆی بتوانم کێشەکانم چارەسەر بکەم. بێگومان زۆر باشە. ئاڵۆزیە دەرونیەکان یام خێزان لە بەردەم ئاڵۆزی دەرونیدا ئەم ئاڵۆزیە دەرونیانە بۆچی دروست ئەبن بۆچی خێزانی ئێمە لە سەرەتاوە تەنانەت ئەو مانگەی سەرەتایان ناو مانگی هەنگوینی و خۆشی و بۆ نمونە زۆر جار خێزان بە پێکەنین و بە محیبەت و بە زۆر شت بەڵام سەرنجام دەبینی هەرم خێزانە ئەو خەڵکە دڕندەی لێ دروست دەبێت کە بە شێوەیەکی کەم لە کۆمەلگەی ئێمەدا هەن دەستیانەچێتە خوێنی تاکەکانی خێزانی خۆی یام ئەو خێزانەی کە ئەم خێزانەی خۆی لێ هاتۆتە دەر ئایا ماڵی باوکی خۆی بێ براکانی بێ ئەم ماڵە خەزورانی بێ بۆچی
کێشەی خێزانیەکان یام ئاڵۆزی دەرونیەکان لە خێزاندا دروست دەبن. بەڵێ ئاشکرایە کە باسی خێزانەکەین دوو ئۆنسوری ڕئیسیمانەیە سەرکیمانەیە کە دایک و باوکە کە ژن و مێردە. ئەم ژن و مێردە بە تایبەت لە سەرەتای دروستبوونی خێزانەوە گوناحیان ئەگا کەسی سێیەم هەر کێ بێتە ناو ئەم مەسەلەیەوە. منداڵیش نانە کەسی سێم جای دروست نەبووە وەکو منداڵ نا باسی غەزوورەکەم باسی ماڵە غەزوورەکەم باسی خاڵ و ماموە ئەو شتانەی کە دێن تەداخلەکەن. مادام تۆ ڕێتدا دوو کەسی بالغ دوو کەسی عاقڵ لە عمری ئەوەیە کە ئیتر بتوانن خێزان دروستکەن وازیان لێبێدا خۆیان جیاوازن هەر یەکەیان لە خێزانێکەوە هاتووە دوو خێزانی جیاواز. مرۆڤ من سەرەتا وتم تۆی بەڕێز لەگەڵ پارتا جیاوازی بە تاکید ساڵێکی کەش لەگەڵم ساڵتا جیاوازە کەواتە چۆن ئەبێ ئەوە قبول نەکەین دوو کەس لە دوو خێزانی جیاوازەوە هاتوون خێزانێکیان دروست کردووە جیاوازیەکانیان قبول نەکەین وازیان لێ بێنە بە ئەو جیاوازیان وردە کاڵ بێتەوە وردە ڕێککەون وردە ئەم لە جیاوازیەکی خۆی تەنازل بکە ئەو لە یەکیشیکە ڕێز دروست بێ خۆشەویستی دروست بێ بۆ لەبەرەوەی کولتوری ئێمە ئاینی ئێمە ڕێگەن نادا پێش زەواج خۆشەویستی دروست بێ ئەمە حقیقەتێکەوە بێ باسی بکەین هەرچەند شتێک دروست بووە لەو بەڵام بەش ناکە بەشی ئەوە ناکە بۆ لەبەرەوەی لەبەر ئەوەی ڕێزگرتن لەو کولتورە ئامە و لەو ئاینە تۆ ناچاری ڕێگەیان بی لە ڕێکەم ڕۆژی دروستبوونی خێزانەوە ئازاد بن بە شێوەیەک ئازاد بن بتوانن کێشەکانیان بێن نەکەمترین ڕێژە کێشە جوانە لە بینی ژن و پیاوە هەبێ مادام من کێشە لەگەڵ خۆم ئامە وەکو باسم کرد چۆنە بێ لەگەڵ خێزانەکەمان نەم بێ ئەبێ هەم بێ بەس وازم لێبێنن وازی لێبێنن بۆ ئەوەی بتوانین بە نەتیجەیەکی هاوبەشی هەردووکمان ڕێک بکەوین. تەداخل یەکێک لەوانەی کە ئەبێتە هۆی تەلاق و جیابوونەوە و کێشەی قورستر ئەوەیە تەداخلی دەستی خەڵکی سێیەم کە ئەوان مەسئول نین بەڕاستی من وەکو باوکێ مەسئولی نابێ کچەکەم بم کە خێزانی دروست کرد نابێ مەسئول بم و نابێ مەسئولی کوڕەکەم بم کە ژنی هێنا بۆ کاتێک مەسئولیت ڕاوێژ هەڵەگرم ڕاوێژکاریان ئەکەم کە خۆیان داوا بکەن باوکە چی بکەم نەک تۆ ڕێڕەویان بە زۆر بچم ڕێڕەویان من چوزانم من دروستە کچەکەی خۆمە ناسم ئەگەر باوکێکی عاقڵ بم ئەویش ئەی ناسم کوڕەکەی خۆم ئەناسم شخصیت کەس بەس کەسایەتی بەرامبەرەکەی نازانم وازیان لێبێنە ئەوان خۆیان ڕێککەون ئەو ڕێککەوتنەی بینی خۆیان بە قەناعەتەوەیە بەڵام من ڕێکیان خەم هەردوو سێ ڕۆژە دیسان کێشەکە دروستە بێتەوە لەبەر خاتری باوکە قسەم نەکرد مەسەیەکیان واڵێ باوکە زۆر بە ڕێزە تۆوانیت بەعکسەوە یعنی وای لێ دێ ڕێزەکە لە بینانە کەمترە بێتەوە هەمیشە پێویستیان بە دەستی سێیەمە ئەمە لێرەیە سیگناڵێکی کەمانەیاتێ ئەوەمان ئەیاتێ ئێمە وەکو باوکو دایک مناڵێک پەروەردە بکەین بتوانێت خێزان دروست بکە ئەهەل بێ حازر بێ بۆ ئەوەی ببێتە دایک یا بێتە باوک ئەو کات ژنی بۆ بێنین ئەو کات ڕازی بین بەوەی بیین بەشوو بەڵێ بەس مامۆستا ئێمە کاتێککە بەڵێ کەواتە عەفو بکە کۆمەڵێ فاکتەری فرە ڕەنگ فرە جۆر هەیە لەم دەوروبەرەدا ئەبێ ڕێز لە هەموو فاکتەرەکان بگرین هەمووی فراهەم بکەین ئەو کات ئەتوانین ئێمە ئەوم سۆگەر بکەین کە مناڵەکانمان لە خێزانێکی ئاسوودەدا. مامۆستا جەناب بێگومان خێزان یەکێکە لە ئاینیشدا هەیەکێ لە سەمەرە و بەرهەمەکانی زەواج بریتێ لە سەکەنەت و محیبەت و ئارامی کە لە قورئانیش داماژەی پێکراوە بەڵام جەنابێت هەوێنی ژیانێکی خۆشگوزەران و ئاسوودەت گەڕاندەوە بۆ خۆشەویستێکی جەنابێت داماژە بەوە کە لە کەلتور و ئاینی ئەمە ڕێنادا بەر لە زەواج بەڵام ئەوەندەی ئێستا بچینە دادگاکان ئاڵۆزە دەرونیەکان و شیرازەی خێزان پسان و جیابوونەوەکان ئەوەندەی لە نێو ئەو زەواجانەدایە کە لە دوای 2000ەوە کراون ئێمە گە سەیری بەر لە نەوەدەکان یا لە نەوەدەکان بەر لە نەوەدەکانیش بکەین سەیری بە هەر سەیری هەر تۆ من سەیری خێزان و بنەماڵی خۆمان بکەین
لە پور و لە خاڵۆژن و لە خاڵە و لە دایک و باوکی خۆمان و خوشک و برا گەورەکانمان ڕێژەی تەلاق هەر نەبووە. ئەمە پەیوەندی بە چێوە؟ ئایا ئەمە هەبووە بەس کەمتر زۆر بە کەمی مەبەستمەوەیە تۆ سەیریکەی لەوە چ ئەگەر لە دە جیابوونەوەیە ئەتوانین بڵێ هەشتیان هی سەردەمی ئەم کوڕ و کچە گەنجانن کە لە سەردەمی تەکنەلۆژیا و سۆشیال میدیا و فەیسبوک و تۆڕۆکۆمەڵایەتەکان و کرانەوەی یەکتر بە ڕووی هەردوو ڕەگەزا ئەوەندەی ناو ئەمانە هەبووە لە سەردەمی لادێ و نەبوونی تەکنۆلۆژیاکەدا نەبووە. دروستە هەر خودی ئەو باسەی جەنابەت کاڵی تەکنۆلۆژیا خۆی لە خۆیان هۆکارێکە بۆ لایەنە نێگەتیڤەکەی هۆکارێکە بۆ لە ناوبردننی خێزان بۆ لەبەرەوەی مەرجەکانی ژیان لەسەر من وەکو پیا و وەکو باوک وەکو مرد زیاد دەکات مەرجەکان لەسرم زیاد دەکات پێویستم بە پاڵپشتێکە ئەوش کە خێزانەکەمە ئەبێ بێ کۆمەکم بکە ئەو کۆمەکە کەم بۆتەوە لە ژیانێکی تەکنۆلۆژیایە شەرتەکانی ژیان زیاد دەکات زیادکردنی ئەو شەرتە وا لە خێزانەکەمە کات خۆشەویستی بۆ من کەم کاتەوە وا لە من ئەکا خۆشەویستیم بۆ خێزانەکەم کەم بێتەوە بۆ لەبەرەوەی بەڕاستی خۆشەویستی ژیانێکی هێوری پێویستە تەکنۆلۆژیا خۆی لە خۆیان سترێسە خۆی لە خۆیان هەڵپە و ڕاکڕاکە ئەم هەڵپە و ڕاکڕاکەوە لێکە من فریای خۆم ناکەوم بێگومان جا چۆن فریای خێزانەکەم بخەوم ئەمە یەکێکە لەو کارانە کە تەکنۆلۆژیا مەسەلەی جیابوونەوەی زیاد کردووە من کەوتم با خۆشەویست نەموت خۆشەویستی بخەینە پێش زەواجەوە و نەشموت شتێکی باشە کە نەخراوە باسی ئەوە ناکەم ئەو کولتورە و کۆمەڵگە قەراری لەسەردا بە یەک فاکتەر بە یەک کەس بە دوو کەس ناتوانانی تۆ ئەمە مەسەلەیە بگۆڕی ئەمە کاتی خۆی ئەوێ چون بە کاتێکی دوور و درێژ هاتۆتە بووە بە کولتور چۆن بە کاتێکی کورتە توانین لە ناوی بەری ئەمە مەسەلەیەکی کەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ ئێمە باسی لێوە بکەین گرنگە ژنومێردێک کە خێزان دروستەکەن تا ماوەیەک نێڵن مناڵیان ببێ من کە نەتوانم ڕێککەوم لەگەڵ خێزانەکەمدا بۆ مرۆڤێکی بەریئی بێ تاوان بێنمە ناو مەسەلەکەوە ئەمە ئەوە ناگەیەنێکە هەر لە سەرەتاوە تۆ لە بیرکردنەوە و تێڕوانی خۆتە ئەگەرێکت بۆ داناوە کە ئەگونجێ نەگونجی لەگەڵم جوانە ئەمەش ئەگەرە نابێتەوە کاری تۆوێکی نەشیاو لە نێو ئەم کێڵگە پاکەیە هەندێک جار بە بەڵام زۆربەی کات نەخێر بۆ لەبەرەوەی تۆ بە کەسێکی نامۆ هاتووی خێزانە دروست بابە خێزان زۆر پیرۆزە بابە برای من خێزان ئەوەندە پیرۆزە مناڵی تیا دروستە بێ آخر مناڵ بەریترین بێتاوانترین گیان لەبەری هەموو کەونە بێگومان وانە ئێکەواتە چۆن بێم بیخەمە بەر قەدەر من با خۆشەویستێک من ناڵێم کە جیابووینەوە اینجا بزانم جیاب مۆیانە منەڵێم با خۆشەویستی دروستکەم سەرەتا با بزانم ئەویش جیاوازە باوکی بن ئێستا بن کاتێ بتوانین خاڵە هاو بەشەکان دۆزیتەوە و ناکۆکیەکان لە نێوبەری من ناتوانم لەگەڵ هەموو حتا کەسەکانی خۆم ناتوانم لەگەڵ هەموو خاڵەکانما خۆشەویستی دروست منداڵی خۆشتە هەموو مامەکانما خۆشەویست لەگەڵ هەموو ئامۆزاکانما لەگەڵ هەموو براکانما لەگەڵ هەموو خوشکەکانما مادام ناتوان بۆ ناتوانم لەبەرەوەی من بە شێوازێک خۆشەویستیم ئەوێ خوشکەکەم بە شێوازێکی کە لە من داواکە ها خۆشەویستی بینی خوشک برا ئەو شێوازە بزانم لەو خێزانەما هەیە کە ئەیێنم ئەگەر بوو نەبوو هەوڵەدەم دروستی کەم بەڵام هەندێک هەوڵ ناگا بە نەتیجە بۆ لەبەرەوەی وەکو پێم وتی دوو کەسی جیاوازن هێنانەوەی ئەم دوو کەسە جیاوازە بۆ یەخستنیان بۆ ئەوەی زەمینە خۆشکەم بۆ ئەوەی مناڵێک بێتە ناو ئەو خۆشەویستیەوە لێرە ئەگەر توانیمان ئەمە بکەین ئەمەی من کە باسیەکەم هەرچە زۆر نەزاریە بە عەمەلی زۆر قورسە بەڵام هەوڵێکە بوو هەموو مرۆڤ توانێ بیە هەوڵەکە هەر هەوڵیانەکە خۆی لە خۆیان کۆمەڵە لە کێشەکان کەمەکاتەوە بۆکو سەرەتا پێم وتی ناتوانی لە هیچ شتێکە کێشەکان بگەینی بە سفر کێشار هەیە ژیانیش بە کێشەوە جوانە بە کێشەوە خۆشە بەس کاتێک جوانە ئێستا لەم بەرنامەیە هەر کێشەیەک هاتە سەر ڕێگەمان من و تۆ پێکەوە حەلیکەین
پێکەوە چارەسەری بۆ بدۆزینەوە جوانترە لەوەی تۆ بڵێ نەکاکە جان چارەسەرەکەیەوەیە ئەم کامیرانی شکا و کامیران من بڵێم نەخێنەوە تێکەچێ ئەمە ئێمە بەستی منمەوە بپرسم خێزان چۆن ڕوبەڕووی ئاڵۆزیە دەرونیەکان و کێشە کۆمەڵایەتەکان بێتەوە بەتایبەت وەکو ئەو نمونانەی ئاماژەم پێکرد پیاو لە بازاڕە ماندوو ئەکرێ ئازیەت ئەدرێت دەرونی بۆ تووشی سترێس و ئەو هەڵچوونانە دەبێ دێتەوە لە ماڵیشدا باخچەیەکی ئارام شوێنێکی ئارام حەوانەوەیەکی ئارامی بۆ دروست ناکەیان بۆ نە زۆر جار بۆهۆی قەیرانی داراییەوە موچەی دووسێ مانگ دوکەوێ خاوەن ماڵ داوای کری لێکا مناڵ داوای جانتا و جلوبەرگی لێکا خێزان داوای ناوماڵی لێکا هێندەی تریانی بۆنە ئێمە زۆر جار خێزانەکانی ئێمە وەکو دایرەی باج و زەڕیبە سەیری پیاوەکەن ینی بۆ ئەڵێ بەردەوامەڵێ بێنە ئەوە سزای ئەوەی کە ڕۆنمان نەماوە ئەوەی کە تەلەڤیزیۆن سوتاوەی کە مناڵ داوای چۆن خێزان کاتێک کە ئێمەڵێن خێزان بیتە لە ژن و پیا و پیاویش لێرە هاتووە دەیەوێ خێزانەکەی بە شکۆداری و بە ڕێز و حرمەتەوە بمێنێتەوە چۆن خێزان وەکو ژن وەکو منداڵ بتوانن نائارامی و ئاڵۆزیەکانی پیا و زیاتر نەکەن بەڵکو ئارامی بکەنەوە ئەو شکۆداری و حرمەتەی کە بەڕێستان ئیشارەتی پێواکەن پیاکەن لە هەر خێزانێکدا کە ضرورە هەبێ و لەگەڵتان هاوڕاتم بەڵام شکۆ و ڕێز پلەبەندی خۆی هەیە شکۆ لای خێزانێکی زۆر دەوڵەمەند لە ئاستێکی بەرزە تێئەڕوانن ئەڵبەتە بەرز نییە لای دەوڵەمەند مەرج نییە لای دەوڵەمەند بەرز بێ و لای هەژارێ لای هەژارێک لە ئاستێکی کەمترا تێئەڕوانرێت تر ڕاستی هەڵەت تێڕوانەکە هەیە مەبەستم چێ مەبەستم ئەوەیە گرنگ ئەوەیە هەردووچیان ئەو خێزان دایک و باوەک من مەبەستمە بەو پلەیەی کە تێی ئەکەون کە پێگەی کۆمەڵایەتی جەنابەت پێگەی ئابووری جەنابەت ئەو پێگەیە دەستنیشانەکات ئەگەر هەردووچیان قەناعەتیان بەو پێگەیە بێ عزت و شکۆمەندی هەردووچیان بەرزە ئەمە لێرەیە قەناعەتە بەو پێگەی کە تواتە بەڵام من خێزانەکەم بڵێ وەڵا دەراوسەکەم سارەیەکی مارسدیسی کڕی و ئێمەش سارەمان نییە و ئەمە یعنی بە پێگەکە ڕازی نییە من لەو پێگەکەمەیە ناتوانم خۆشەویستێکە دروستکەم کەواتە بۆچوون و بۆچوونی بۆ ژیان بۆ خۆشەویستی بۆ قەناعەت هی هەردووچیان نزیک نەبن لە یەکەوە قورسە دروستکردنی ئەو شکۆمەندی شتێکی معنەویە شتێکی مادی نییە معنەویەتیش ئەگەر بەرەڵایکەی سنووری نییە ئەبێت تۆ حەدی بۆ دانەی حەد چۆنە من لە خێزانێکام خێزانێکی بتەوەستان با بڵێن نابێ بچم کچێک داوا بکەم کە لە ئاستێکی زۆر بەرزایە ئاستی کۆمەڵایە من ئاستی خۆم قەت بە نزم نازانم بەبێ خۆم بە کەسایەتی تەوا بدەم بەڵام ئاستی ئابووری ئاستی چوزانم ئاستی کۆمەڵایەتی کۆمەڵی ئاست هەیە کە ئەبێ ئینسان ڕەچاوی بکات ئاستی ڕۆشنبیری برا ئاستی ڕۆشنبیری من کابراایەکەم خوێنەواری منێ بچم داوای کچێ بکەم دکتۆرا هەیە مەسەلەن لێکتی تێ ناگەین خۆ ئەمە خۆشەویستی هەرەوە نییە نێر و مێ بەس بێ دوو شەرتە بەس بێ هاوکوفی و هاو نزیکی زۆر ڕاچاوکراوە زۆر ئەبێ ڕەچاو بکرێ هێشتایش کە من ئەگەر کەسێک بێنم زۆر لە ئاستەکانی منەوە نزیک بێ هێشتا کۆمەڵی کێشە هەیە ئەبێ ئیشی بۆ بکەم من کە ئەو فترێمدا بە پێش مناڵ بوون ئەو فترێم یا بە خێزان بۆ ئەوە بوو بۆی ئەو جیاوازیانە وردەوردە کەم کەمەوە باشتر لە خێزانەکەم تێبگەم ئەو باشتر لە من تێبگا بۆ ئەوەی بزانێ ئەگەر مناڵمان بوو من چۆن باوکێکم منیش بزانم ئەگەر مناڵمان بوو ئەو چۆن دایکێکە بۆی بتوانین لەو هاوبەشیەی نێوانمانە ئەو خۆشەویستی کە دروستیەکەین ببێتە ئامێزێکی گەرمی زۆر جوان بۆ پەروەردەکردنی مناڵەکانمان ئەجینا مەبەستم ئەوە نەبوو بە حساب بۆ ئەوە بکەین ئێمە جابینەوە تا ئەتەوێ خاڵ هاوبەشەکان بدۆزیتەوە اینجا ڕێڕە و هەنگاو هەڵێنانەوە ڕێک دەق مەبەستم زۆر باشە مامۆستا کێ دەبێتە قوربانی یەکەم و لە پێشینەی ئاڵۆزی دەرونیەکان بۆ منە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕووداوێک هەموو کوردستانی تاچاند باوکێک دەچێ بەنزین بە منداڵ و ژنەکەی دا و چەند منداڵەکەیدا دەکات دەرگیان لەسەر داخە ئەمە زۆر کەس پێی وایە
منداڵەکان دەبوونەتە قوربانی یەکەم لەبەرێکی ژیانیان لە دەستداوە و پاشتر دایکیان و تا ڕادەیەک پێیان وایە کە ئەم پیاوە نەبووەتە قوربانی. ئایا هەر خودی ئەو ئاڵۆزیە دەرونیە دابەزین و شکانی ئاستە کۆمەڵایەتیەکەی بەسەربردننی هەموو کاتەکانی تەمەنی لە زینداندا ئەمە بۆ خۆی گەورەترین قوربانی نەبەر لە منداڵەکانی و دایکی؟ هەموو ئەو حاڵەتە کتوپڕانەی کە بەسەر ئینسانی دەرون نەخۆش ئادێت یەکەم قوربانی خۆیەتی، یەکەم قوربانی بە دڵنیایە لە زۆر خۆیەتی، بەس بێ ئاگایە لەوەی کە دەرونی نەخۆشە، بێ ئاگایە لە لەحزەی ئەو ڕوودانی ئەو کارە ساتانەیە کوشتنی خۆی یان کوشتنی ئەوانیکە کە عەزیزترین مناڵە شێتە، لەو لەحزەیە ئەو کەسە شێتە، ئەو کەسە عەقڵ سفرە، هەست بەسەر عەقڵیان زاڵە بێ کە عەقڵ سفر بۆەوە یعنی شێت و عاقڵ فەرقیان چییە؟ شێت و عاقڵ هەر لە عەقڵەکەەوە دیارە. عەقڵ کە لە 100% ئیشی کرد کەسە هیچ غەڵەتێکی تیان ئەمە خۆی هەر دەرونی نەخۆشی تیا بووە. ئەم دەرونە نەخۆشیی ڕەنگە حاڵەتێک بەسەر ئینسانە بێت زۆر جار لەو حاڵەتانی کە مناڵە کوژنەوانی کە دەستیان ئەچێتە ئەوەی مناڵ بکوژن مناڵی خۆی بێ یا مناڵێکی کە بێ هیچ جیاوازی نییە. حەسادەتێکی دەرونیە بە مناڵی خۆی خراپ ژیاوە کە مناڵێکە بینێ دڵخۆشە پێی ناخۆشە. ئەزانی حاڵەتێکی کێش ڕوویە لە سلێمانی ئەگە بیری بێت چەند ساڵی لەمەوە پێش ئافرەتێک مناڵی دەراستەکەی کە زۆر پێوەی بەیەکەوە هین بوو بوون دۆستایەتێکی خۆشیانە بوو ناڵەکە کوشتی پارچە پارچەی کرد خسێژر گڵا ئەمە ئەوەیە حەسوودی بەو مناڵە ئەبا دەرونی خۆی دەرونێکی نەخۆشیەیە لە پڕ بۆیەت ئەو حەسوودیە کە هات گەیشتە ئەوەی کە عەقڵی سفر کردەوە هەستی زاڵ بوو شێتە بێت لەو شێتی تیامشتە لە مرۆڤبوونیە شێت دەست باڵێ ئەبێتە دڕندە چییە؟ دڕندە عەقڵی نییە. جان لەبەرەوە هەر دیسانیەمەوە سەر ئەو ئەسڵی کە لە سەرەتاوە باسم کرد چەند جوانە ئێمە بتوانین هەتا نەتوانم نەزانم باوکێکی باش ئەبم نەیەڵم مناڵم ببێ هەتا نەتوانم مێردێکی باش بم ژن نەیەنم بێکومان بەڕاستی ئەمە چۆن نەکرێ کابرا خۆی نازانێ کەواتە باشترین شت دایک و باوکانە بە خۆیانە بچنەوە مناڵی جوان پەروەردە بکەن پڕ لە خۆشەویستی کێشەکانی خۆیان وەلا بنێن ژیان بە کێشەوە جوانە بەس کێشە وەختێک جوانە لە بینی من و تۆیا وەکو دوو برا وەکو دوو دۆست وەکو دوو هاوڕێ ئەوەندە جوانە کێشەکەی دەست نیشان بکەین اینجا ئەفو بگە دەست نیشانمان نەکرد ئەبێ بە دوو کێشە تۆڵی کاکەم کێشەیە وایە منەڵێم ئەوە وایە نەخێر لە پێشاوەر با دەست نیشانی کەین بیکەین بە یەک کێشە کە هەردووکمان قەنەعەتمان هێنامە یەک کێشەیە ئەوەنە جوان چارەسەریەکەین خوتە دوو عەقڵ چارەسەریەکە بێگومان مامۆستا کاتێککە پرسیار لە قوتابیەکی زۆر لاسار یان قوتابیەکی تەمەڵێکە یان بوونە کەسێک کە تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر یان بوونە تاوانە کۆمەڵایەتەکان بووە کاتێک کە توێژەرە کۆمەڵایەتی و دەرونیەکان لێکۆڵینەوە و بە دوواداشتنی لەگەڵدا دەکەن تێگەن کەوا تونند و تیژی خێزانی نێوان دایک و باوک بۆتە هۆی ئەوەی کە ئەم دەرونێکی نارامی هەبێ و مەئوا و پەناگەیەک و حەوانەوەیەکی نێو خێزان نەبینێ بۆیە ڕۆشتووە ناچار ئەم حەز و بیرکردنەوەی خۆی لە دەرەوە بۆ کۆڵێ هین کردووە جێبەجێ کردو یان ڕەنگی داوەتەوە تونند و تیژە خێزانەکان و بەتابەت جەنابەت کە فەرموود کێشەکانی خۆیان وەلا بنێن و خۆشەویستی بەخشمە مناڵەکان تا چەند تونند و تیژی خێزانی نێوان ژن و پیا و دەبێتە هۆی دروستبوونی منداڵێکی دەروون نەئارام. هەموو مرۆڤێک من تۆ هەرچێ کە ئەگریت نیوەی لەشی لە دایکەوە وەرگرتووە نیوەی لەشی لە باوکەوە وەرگرتووە بێگومان دەرونی هەر مرۆڤێکە گریت کۆی دەروونەکانی دایک و باوکێتی باوکێکی تووڕە مناڵی تووڕە وە بەرهەم دێنێت هەندێک لە مناڵەکان هێور و هێمنە بن بۆ کەی ئەو کاتەی کەزانی باوکی زۆر تووڕێە و هەڵەیە ئەم عکس بەڵام بیرمان نەچێ ئەو مناڵی کە لە دایک و باوکێکی تووڕەوە بۆ نمونە پەروەردە ئەبن ئەگەر تووڕە بن ئەگەر هێور بن هەردووچی هەر کێشەیە بۆ لەبەرەوەی یەکێکیان لاسایی باوکێ کاتەوە تووڕەیە ئەویکیان دژایەتی باوکیەکە هەردووچی خەتەرە لە دەروونە چون بۆ تۆ قەناعەت نییە مناڵ ئەبێت تۆ پەروەردەی کەی بۆ خۆی بۆ ئەڵێ دەرووناسی ئەڵێ چی ئەڵێ مناڵێک لە یەک هێلکە ئەبێ دوو کوڕ ئەو نیە لە یەکە چند دەق و دەق ئەڵێ
دوو دەرونی جیاوازیان هەیە جیاواز پەروەردەیان کە وەکو خۆیان خۆی ئەو چیەوێ ئەو چیەوێ ئەمیان حەز لە مۆسیقاکە ئەویان حەز لە گۆرانی وت مەسەلەن یا حەز لە چوزانم حەز لە فیزیاکە حەزەکە بێتە پسپۆر لە فیزیایمە حەزەکە ببێتە گۆرانی بێژ ئەمە حەزە تۆ ئەبێ کەس لە سیستەمی پەروەردەی تەندروستە ئەبێ دایک و باوک هێند عاقڵ بن کەسایەتی مناڵەکانیان یەک بزانن چۆنە ئەمیان لە تاریکیان ناتوانێت بخەیان حەز لە ڕووناکیەکە ئەمیان تەنانەت دەڵێگە دوو مناڵەیەک هێلکە بوون کە جینات وەکو یەک وایە ئەڵێ یەشێکیان سانتیمەترێک لەو درێژتر بوو بەیان مەڵێک کورتە باڵاکە ئەبێتە ئازاری دەرونی یا بەیان مەڵێ درێژەکە بەبیان شتێکی جوانی کرد بەوی کار مەڵێ بێ عەقڵەکە ئەبیان زۆر عاقڵە هەونیە زۆر جار باوک دانیشە لە دیواخانە میوانیان دێ ئەم کوڕم زۆر عاقڵە ئەی ئەوانیکە هەموو ئەبێتە ئازاری دەرونی بۆوانیکە ئەو فەزڵش کە داد بە مەرد غەڵەتە عاقڵە لە شتێکە عاقڵەوانیکە لە شتی کۆمەڵ شتێکە عاقڵن هیچ ئینسانێ نییە لە هەموو شتێکە عاقڵ بێ هیچ مرۆڤێک نییە لە هەموو شتێکە بێ عاقڵ بێ بیدۆزەرەوە بۆیە سیستەمی پەروەردە دایک و باوکێکی هێوریەوێ دایک و باوکێکی لانی کەم دەرونی خۆیان بناسن ئینسان لە ناسینی خۆمدا متوانم تۆش بناسم بەڵام من خۆم نەناسم هەر لە خۆم و جارێک بە تۆڵم کاکە زۆر تووڕێی جارێک ئەڵێم بابە مۆڕەم لەیەکەی جارێک ئەڵێ وەڵی پیاوێکی باش ئەمە بێسەروبەری دروستە بێ ئەم بێسەروبەریە لە دەرونی دایک و باوکداوایە کە کۆمەڵێ مناڵەکان دێتە دەست قەدەرە دێتە دەست کۆڵانە دێتە دەست گەڕک دێتە دەست شارێ دێتە دەست نەتەوە نازانین چۆن پەروەردا بێ شانسی کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە پێم خۆشە کۆتا تەوەر و وێستگەی بەرنامەکەم باز لە کاریگەری میدیا زنجیرە دراما وەرگێڕاوەکان تورکیەکان کە مرۆڤ فێری خیانەت بێڕێزیکردن بەرامبەر بە دایک و باوکە کا فێری دەرچوون لە شیرازەی خێزانەکە کوشتن پیشانی خەڵگەدەن و بە تایبەت ئەو کوشتانی کە لە وڵاتەکەماندا هەن بە جۆرێ لە جۆرەکان میدیا باسییانەکە خەڵک لێرەوە ئاوا دەخوازێت تەنانەت بۆنە لە ماوەی ڕابردوودا شتێکی زۆر نەخوازراوی دەرونی ئەوەی کە کابرایەکی عسکەری بە دەمانچەکەی وڵکتە سەر نانەواچیەک دوایی کە میدیا هەواڵەکان بۆ ئەوازێتەوەڵێن بە هیچ پەشیمان نیم ینی وەکو عسابەیەک خەڵک لەوە لێرەوە بڵێ وڵی بەڕاستی ئازایە و ئەوە تا هەمووشی نەشی کردوم میدیا چۆن بتوانێت بە جۆرێکی قێزەون ئەم شتە قێزەونانەمان بۆ بگێرێتەوە باکتیایان بکۆژ کەسی خراپ دڕندەکە نەبێتە فسفس پاڵەوانێک و ئێمە لێرەوە شانازی پێ بکەین یان بۆمنە زنجیرە دراماکان چ ڕۆڵێکیان هەبووە لە زیادبوونی ئاڵۆزیە دەرونیەکان و کێشە کۆمەڵایەتەکانی خێزانە پرسیارێکی زۆر جوانە شیرازەی هەموو شتەکان لە کۆمەڵگەی ئێمەیە بتەوێ و نەتەوێ شلوشێواوە ئەگەر نەپچڕابێتیش شلوشێواویەکی پێوە دیارە زۆربەی زۆری ئەگەڕێتەوە بۆ کەمی ئاستی ڕۆشنبیری تاکەکان لە بوارەکانی خۆیاندا ئەجینە هەموو میدیاکان ئەبێ ئەوە بزانن کۆمەڵێ بەرنامە هەیە مناڵی 14 ساڵ نابێ بیبینێ بۆ مثلەن لە عمری برایقیان لە عمری هەرزەکاریە مناڵ هەڵچوونێکی عەجایبی تایە ئەیەوێ کەسایەتی خۆی بسەلمێنێ لە کەسایەتی سەلمانەکەی خۆیان عەقڵی هێشتا نەگەیشتووە بە عەقڵی مرۆڤێکی کامڵی تەواو هێزی سێکستایە تازە سەری هەڵداوە نامۆیە پێی نازانێت چۆن هێوری کاتەوە لە گیانی خۆیان ئەمە وای لێ ئەکات خواخوای فیلمێکی وایەتی کە بەڕێستان باستان کرد بۆەوەی لاسایی کابرای بکوژ بکاتەوە بەوەی قووەتی عەزەڵاتی بەتایبەت لە کوڕە ئەمانە کەواتە ئێمە پێویستمان بە چییە بە پریوریتێرینگ یان بە مانایەکی کە ڕیزبەندی بەرنمەیەگەی مناڵە بۆ مناڵە بەرنمەیەگەی هەرزەکارە بۆ هەرزەکارە ئەو بەرنامانەی کە ئەوەیە حتا ئەگەر ویستم باسیشی بکەم وەکو خۆی با بخرێتە کاتێکەوە کە مناڵ نووسە بن یان شتێک پیشان بەم بۆی دایک و باوک ئاگای لێبێ لە 18 ساڵ کەمتر نابێ سەیریکە بۆ نمونە ئەمە وا کات مەسەلەن تۆ ئەرچی خۆتە بەجێ هێناوەیتە چی بکەیەگە دایک و باوکار پیشانی مناڵەکەی بە وردە وای لێدێ ئەبێتە
شێوازێک کە دایک و باوک نێڵن مناڵەکانیان لێرە مەبەست چییە مەبەستەوەیە بە دڵنیاییەوە ئیعلام چۆتە هەموو ماڵێکەوە بە هەموو شێوازەکانیەوە نەکرد بە تەلەڤیزیۆن بە رادیۆ بە ئەوەی لە بازار تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەیسبوک و بڕێک ئەویان خەریک و بینم چێ کە زۆر لەوانی کە زیاتر بە تەلەڤیزیۆن لەق کردووە چۆن تەلەڤیزیۆن جێی بە رادیۆ لەق کرد باڵێ کەواتە ئێمە ئەبێ حسابێکیش بۆ ئەوە بکەین کە کاریگەریمان نەبێت لەسەر نەبینە هۆکارێکی پۆزەتیڤ بۆ سیستەمێکی پەروەردەی نەگەتیڤ باینەیشمان بەسەرەوە بێ بۆچی نا با یاسایەکی سەروەری شەبێ بۆ محاسەبەکردنی و کەسانەی کە لە خەت لایەن کە ئەبنە هۆکاری ئەوەی کە گەنجێک لاسایی شتێکی خراپ بکاتەوە لە مەسەلەی کۆمەڵایەتیەکانی کەشتا بێجگەل لەم مەسەلەیە هەر ئیعلام بە تایبەت تەکنەلۆجیاکە وای کردووە یوتیوب و فەیسبوک و ئەم شتانە وای کردووە کە گەنج زۆر لە مناڵیەوە ژیانی 10 ساڵ لەمە بە دوای بزانێت ئەبێت چی بکە یعنی با بڵێن گەنجێکی 14 ساڵ ڕەفتاری گەنجێکی 24 ساڵەکات بۆ لەبەرەوەی فێریەکە ڕێکلامەکە مەسایلی سێکس بەمانایەکی کە مەسایلی خۆشەویستیە سەقەتەکە ئەوەی کە دەرونی گەنجەکان زیادەکە یەک شتیکەش زۆر مهمە ڕێکلام و ماسمێدیاش ناتوانێت کاریگەری بکاتە سەر منداڵێک کوڕێک کچێک ئەگەر جوان پەروەردەکرابێت بێگومان ئەوەش گرنگە کەواتە هەر یەمەوە سەر ئەساسی مەسەلەکە دایک و باوک خێزان زۆر گرنگە تکایە مێڵن مناڵێکتان ببێ لە بینی شەڕ و شۆڕی دایک و باوکان دەبێ پێویست بە مناڵڵاکە ئەو خێزانە سەیان زۆر سپاس دەکەم بەڕێزی بەرنامەکەت ڕازاندەوە و سپاس دەکەم سپاس بە وتە جوانەکان زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەش داتم کۆتایی ئەڵقەیەم ڕۆمان تا بێگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم دوور بن لە تونند و توژی و ئاڵۆزی دەرونی و خێزانێکی تەندروست و پێکەوە ژیا و ببەنە سەر چاوان خواتان لەگەڵ